ڕۆژ لە دوای ڕۆژ پارتی و هاوئاوازەکانی دامەزراوە شەڕیەکان یاریمی کوردستان بەرەو ئاڕاستەیەکی نایاسایی ترسناک دەبن بە جۆرێک ئێستا لە سای ئەم دەسەڵاتە شکست خواردووە هەرێم بەرەو تونیلێکی تاریک دەڕوات کە ئەو سەری نادیارە لە پەرلەمانی کوردستان بکۆی دەنگی 6 پەرلەمانتار لە فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی و پارتی دیموکراتی کوردستان پەرلەمان وادەی خۆی بۆ ماوەی 8 مانگ درێژ کردەوە و هەڵبژارنەکانیشی دواخست درێژکردنەوەی وادەی پەرلەمان بە پێیوتەی پەرلەمانتاران بە شێوەیەکی نایاساییە بۆ پێی بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمان بۆی نییە لە ماوەی مانگێک زیاتر لە تەمەنی خۆی درێژ بکاتەوە درێژکردنەوەی ئەم وادەیە لە درەوەی یاسا هاوکات ئافەتە سیاسیەکانیشی زۆر زیاترە لە ڕووی یاساییەکەی کە بە دوو جار کوشتنی پەرلەمان و ڕسواکردنی وەسف دەکرێت بۆ پێی پارتی و هاوئاوازەکانی کە پەرلەمانیان داخست و ئەتکی دامەزراوە شەڕیەکانی وڵاتیان کرد لە ماوەیەدا هەرچی گەندەڵی و پاوانخوازی بوو ئەنجامیاندا دوور لە چاوی پەرلەمان تا کار گەیشتاوەی گەندەڵی و برسێتی وڵاتیان بگاتە مەترسیدارترین ئاست ئێستاش کە دەسەڵات شکستی هێناوە و زیاتر لە سەدا 50 خاک و سەرچاوەی داهاتی لەدەستداوە ئابووری سربەخۆی دروست نەکردووە شکستی مێژووی کارساتباری بەسەر خەڵکی کوردستاندا هێناوە دەیەوێت لەم ڕێگەیەوە درێژە بە گەندەڵی و پاوانخوازی زیاتری خۆی بدات و شکستەکانی درێژە پێ بدات ئەم درێژکردنەوەی هاوکاتە لەگەڵ دواخستنی هەڵبژارنەکان ئەوەش درێژکردنەوەی دۆخێکی نەخوازراوی ئابووری و سیاسیە کە پارتی بە هاوکاری چەند پارتێکی سیاسی دەستیان داوەتێ بۆ ئەوەیە گەندەڵیەکانیان بەردەوام بێ لەگەڵ ئەوەش ئەم دۆخەی پارتی و ئاوازەکانی بۆ پەرلەمانیان دروست کردووە ترسی گەورەیە لە دۆڕان چونکە دۆخی دەسەڵات و ئاوازەکانی لە ئێستادا بۆی شکستەکەی کەرکک و ڕیفراندۆمە ناوەختەکەوە هێندە خراپە مەترسی داڕوخانی گەورەی لێ دەکرێت بەڕای چاودێنانی سیاسی پارتی و ئاوازەکانی شکستی یەک لە دوای یەک تۆمار دەکەن ئەم شکستانە ژوا دەکات کوردستان لە ناوچەیەکی سەوزی یاسا سەروەرەوە بگۆڕێت بۆ ناوچەیەکی ڕووزەرد کە شەرمە سیاسی و یاسایی و مرۆیەکانی هێندە زۆر بن نەتوانێت هیچ کات لە ئاست کۆمەلگای نێودەوڵەتی سەر هەڵبهێنێت